بە منیش ناگیرێنەوە. باشە بۆ بە تۆی ناگیرێنەوە قفڵە خۆ دەستی نەشکاوە ئاواکی لێ بکە بیگرەوە. ئاخر یەک قفڵ نییە دە قفڵە بۆ فەڕاشێ ناگرن. فەڕاشەکەمان کاکە گیان وابێ بە زابت دەورێ هەیە. منیش لە مختەبەرم. هۆی پفلە مختەبەرە جوانەی تۆ. ئای لەم عیادە موهیمەیەوەش وزەتی و خەڵک دانیشتووەوە دوکتۆرش. ئەم کاتتان باش. دکتۆر جان دکتۆر. بەڵێ. زەحمە نەبێ ئەمەیان بۆ نردبێمە کابرایە کات. نردیان؟ ئەی دەست خۆش بەخوا شاد بوو. ئەی دەست خۆش دەست خۆش. ئەوە چییە دکتۆر؟ ئەمە جیایەکە ناوی برۆکۆلیە. برۆکۆلی. ئەم جیایە لە ئەمریکا دوو دانیشگا دوو جامعی ئەوان دیراسە و شیکاری وشیان لەسەر کردووە. ئەمە لە ساسە یەکە بۆ نەهێشتنی نەخۆشی سەرەتان. جا ئەمە ئەو کەسەی کە ئەیخوا تووشی سەرەتان نابێت دوای ئەوە مناڵەکانیشی توش نابن. ئەی دکتۆر ئەمە تۆکەی لێرە هەیە؟ تۆکەی وا زۆر بۆ لە عالەمایە سەهی نەکەن. وەڵڵاهی ئەمە حەقە هەموو کەسێکی لای خۆمان ئەم شتە بەکەڵکانە بچێن و بیخۆن بۆ ئەوەی تووشی نەخۆشی نەبن. دوای ئەوە لە جیاتی ئەو خواردنە ئێکسپایر و مێکسپایرە ئەم جۆرە شتانە بچێن و بیخۆن. چاند نەکەی با تێتان گەێنم شۆنە. دوایی هینەکەم بۆ بنێرە باخوانەکەمان مامنادرم بۆ بنێرە. ئەمە تۆکەی زۆر بەسیتیشە. لە دوکانێکە تۆ یەکەی دوکانی لای قەشقۆڵی لە قەراغاوەکە نا دوکانی شەتڵی تووتن و تەماتوانە چۆن بە دوکانەکەیە لە دوایە دەریەن و بەدێرا و ئەی نێژن و ئیتر ئاوا گەورەیە بێ و ئەفرێ شتێکی زۆر بەخەڵکە دەزانم بەڕاستی دەستیان خۆش بگویانات زۆر دەمێ چاوەڕێ ئەمە باشەوە کە ئەمە یەکە بۆ سەرەتان حتا ئەگەر یەکێ سەرەتانیشی بێ ئەیوەستێنێ و زیان ناکە. باشە دەی دەستی خۆش بۆ بنێرە مامنادرم بۆ باشە بەسەر چاو. ئێستا دکتۆر بیرم کەوتەوە سیروان تووتکەکەشی بۆی نابووە لە گەراجەکە بەستوانێتەوە. هەوشارە؟ من خۆم حەزم لەو شتانە نییە بەڵام مناڵەکان حەزی دەکەن هیوایەتیانەوەوانە. باشەوەشان قاسە خۆشە ئینکەن بزانە کوێ بەسەریان لێرە دەبڕۆ مێشکی خستوینەتە خوارەوە دەبڕۆ لەگەڵی دێ. هاوار مێشکم تەقی. کورێ کاکە گیان بیکە بە خاتری خوا هەرێکم بۆ بدۆزنەوە باز و بچمە ژوورەوە. کاکە گیان ڕاستە زوو بچیتە ژوورەوە چێسە دکتۆر هات نەفەرێکی لەگەڵەیە کە ئەو هاتە دەرەوە ئەم برادەرە ئەچێتە ژوورەوە دوای ئەو تۆ بچۆ. چاوەکەم من نهاتم بۆ لای دکتۆر. من چاوەڕانی خێرەومەنێکم مەوعیدی ئێرە یامەتێ. کورە ئەی هاوار تەحملمان نەماوە دکتۆر گیان بچمە لای دکتۆر. ئەرێ بابە دکتۆر لە ژوورەوە من دکتۆر نیم تەحمولی بێ و تۆ زەلامی. کورە ئاخر کار لە تەحملان نەماوە سەرم زۆر یێشێ کاکە. باشە بەچی وە هاتۆتە ژان؟ کاکە گیان بەخوێنەوە. ئەوە نەم کتێب خوێنێتەوە ئەوە نەم خەزێناوە بەژێر مەلزەمە تووشی ئەم دەردە. جا باشە کاکە دنیا ئەوەیەنێ خۆتی بۆ ئاوا تووشی سەرێشەکەی بە قوربان دنیاوە نایەنێ. مەجبورم کاکە مەجبورم بەحسمەیە بەح. هەدەی زالە کۆترباز تۆ بەحسی هەیە بۆ ناوەی بە دوای کۆترا ڕام کردو لە پەیژە بەربوومەوە. ئەمە تۆش لێرە؟ بەڵێ منیش لێرەم. ئەها جۆ بگرە. ئەمە کۆتربازە دراوسێمانە شەو و ڕۆژ بەسەر ئەم سەربانانەوە فیکوو ڕێتی هەر مەپرسن. ئەجا تۆ قسێ بەسەرەوە ئەوە مشکلی شخصی خۆیەتی هی ئینسانێکە. مهمەوەی ئێستا بە نەخۆشی هاتووتە لای ئێمە. بۆچی نەخۆشەوە نەموهیمە؟ بە نەزەری دکتۆر ئەی تاوان لە نەزەری دکتۆرای چۆن بەڵێ چاوی چابە بچمە ژوورەوە. ئەرێ کاکە پیاوی چاکم خۆهین نیم بەڵام بە ئەو کابرا بێتە دەرەوە زۆر سەیرە کە ئەو هات فەرموو جەناب ئەبێ بڕۆ. باشە؟ دەپەلەمەکە بەش کوێستا ئەوە دەوەی سێتە دەرەوە. ئەو هات. کاکە گیان بڕۆنیە لێوە ڕێی بەلای ئەو پەردەڕەشە ئاوا ڕێی لانەی بۆ شوێنیکە دەی ئەوێ بێ داغڵبی. قەیچێکە داغڵ بە چێ خوایاتێ لە خەسەخانە بۆ خۆت خواردنی بەلاش فەحسی بەلاش تەحلیلی بەلاش هەموو شتێک دەبێتە بەلاش. ئەی چۆن ئەشتوانی دوو خزمی خۆت یعنی نزیک بێت لە خۆتەوە بە عینوانی مرافق نانی بەلاشی خەسەخانی بۆ تامینکەی. وەڵاهی کاکە خۆ هەڵناگرێ خۆی سێ مرافقیشی بۆ نووسیوم بەڵام چی حەز ناکەم داخڵ دەت و خوا وەرە احترامی نەخۆش بگرە و بینێرە بەبێ پارە لە خەسەخانە بکەوێت. بەساقەی چاوبم من بە کەڵکی خەستەخانە نایم. بۆ بە کەڵک نایی فەرموو بۆ بە کەڵک نایی. شەبەکەی تیانە کاتە شەبەکەی جاقەی چێگەوە بە نۆرماڵەکەی خەسەخانە بیکە باشتر لەسەر تۆش ناکەوێت. بە قوربان مەسەلە نۆرماڵ نییە. بەدالەکەیان 24 سەعات مەشغوڵە نازانم ئەم هەموو قسە لە کێوێنن. ئەخ بڕی دنیا بەسەرم بەغینی بەوەشە بەی بەڵێ
بڵێ بەغیلی بەوە بە مهر ئەوێ و ئەتەوە بڵێ بەغیلم و ئەتەوە وا حافیزی بێ کاک ئەمە بەغیلی بەوانەژە با کە بەغیلی بە کەس نابن ئەوە دەعبایە دەعبا کاکە چۆنن سەرچاو واللهی وتی با کەس نێتە ژوورەوە وڵای مۆعیدم لەگەڵەیە تەلەفۆنی بۆ کردم واللهی بە ئێمەی وتۆ توێتی باوکم لە قەبرەکە بە کفنەکەەوە بێت مەیکە نەژوورەوە تا نەخۆشم نابێ ئەگەر زەحمە نەبێ فەرمو لێرە دانیشە تا دوایی خۆ من نەخۆش نیم سەرە بگرم ئەقەی ناکە ئەڵێ نەخۆشی لایە حەز ناکە بەشک و نەخۆشەکە یعنی هەر نایەڵی بچم واللهی ئەس با نەخۆشەکە بێتە دەرەوە لە فرسەتێکا بچوو باوکم پێی بڵێ بڵێ ئەوە هاتۆ بۆ لە ئەو برادرە بە قەبری باوکم سەر ناکەم و بە عیادەکەیە سەرچاو کورە کاکە ئێمە ئیشەکەمانەوێت نەخۆش بێ زەلامی لە شتاقمان بۆچی خۆی دوو لە خۆشمان ئێستا جەنابە نەفەرموو ئەمرێکە هەیە ئێمە بۆ جێبەجێکەین عەرزم کردن زەلالێک مەوعیدی ئێرە یامەتێ بۆ تۆ ئێرە کاڵەگیان بەکوێ تێگەشتی پارکی ئازادیە حەدیقەی شەعبە مەکتەبەی عامەیە بۆ تۆ ئێرە کردۆ بە شوێنی مەوعید و مەوعید بازی کورە چاوەکەم خۆ من مەوعیدی حب بێنە ناڵم کاکە گیان کابرا مەوعیدی یامەتێ ژێنێکی هینی چۆڵ شتەکە بە هینی چۆڵ ئەرێ تۆ کوردیەکە لە من باشترە هینی چۆڵ چییە؟ من ئەزانم ئەوە بۆ جادەی چۆڵەگەڕێ خاڵێکیان دوانمان هەیە دانەیەکیان جادەی قەنات ئەوەی تریان جادەی مەولەوی درۆکە کاکەەوە بە مۆقات تعمیراتیان لەسرە تۆ 6 مانگکە وەرەوە پراوە بکە بۆ خۆ لەم ناوەیە چیەکەی بیکە ئەرە کاکە تۆ زۆر بێویژدانی ئەزانی ئێ باشە ئەو قوربەسەرە بۆ 6 مانگ چاوەڕێ بکە چاوەکەم یۆ خراپ حاڵی بوون ئاشناکەی من تۆزێکی کە پەیابێ ئەی خاڵەگیان بۆ ناوی شتێکی بۆ بکەم تا ئەو ناسیاوە دیە ئیسیفادە لەم وەختە زێرینەی خۆ بکەی با یەک مەجموعە تەحلیل و مەحلیلە بۆ بکەم ڕازەکە فرسەتە ئەزانی بۆ نە تۆ ئەوە نەوەختی بەدەستەوە بێ نە مختبەری ئەمانی ئەوە نەچۆڵە چاوەکەم من تەلاقم خواردووە هیچ نوع تەحلیل لێ ناکەم تەلاق لەسەر ئەو شتانە ناکەی منی زۆریە خۆ کۆرەم لەسەر مەرحەباژێک لەبەرەوە ئەزانی چی تۆ بۆچی لێ تەحلیل و شتە ترسی کاکە کورە کاکەجان چۆن ناترسم ئەو ساڵە تەحلیلێکیان بۆ کردم بۆ حەو پشتیان عاقڵ کردم بۆ زۆریان لێسەنیت پارەکەی شەڵا زۆر وایە کاکە تووشی واسواسیەکیان کردم 6 مانگون بەڕێی دکتۆر و مختبەرەوە ڕازەکە لەوانەیە هەر ڕۆژە نەوعەنەتیجەیەکیان یابێتێ شەڵا هەر ڕۆژەی شتێ وایە لە ڕۆژێکە 2 جار خوێنیان لێگرتم تووشی واسواسیەکیان کردم ئەچوو ئەیوت تۆ چەورێکە و بەرزە لەلایەکی تریان و چەورێکە و بەرزە و خوێنیش دابەزیوە لەلایەکیان و شەکرەکە دابەزیوە و ئێستیش قورسە وەڵای خۆ بۆ ئێستا قورسیەکە ئاشەد و ڕازەکە بەڵام ئەو چیلەکە فس کورە کورە داعیبە تۆ بۆ چاو لێ بۆ پشیلێکی خوێڕی چییە کام کە پشیلە زۆر مویمە تۆ ئامەڵێ ئەزانی چی ئەم ساڵ پشیلە 2 جار کارەبای پێنجێنی بڕیوە تۆ پشیلە بە چی ئەزان پشیلە کارەبای پێنجێنی بڕیوە ئەی چۆن ئەی وایە وا ئەترسم بۆ بە ئاخر زەمانی بزانی وەرە معلوماتی لەوە مویمتریشی دنیاجی سیر تێکەوت دنیا سیر نییە گوێ بگرە پۆلیسی غاباتی شوێنێک ئەڵێن فێر بوون بە مۆلیداچن ڕاوەماسیەکەنەوە لەو سیرتر نییە ئای کەواتە پێشینان ڕاستیان کردو ئەڵێنەوەی بۆ بزنی دێنێژە هەڵەکەوێ بۆ کەسەڵ ناکەوێت چی جا تو ئیمانێ من باسی ماسیم بۆ کردیا بزن ئێجا باشە فەرقی چیە هەردووکی ڕۆح لەبەر نییە وای برارۆ ڕاون نا ئەو پشیلەیەکی پێکردم ئەزانی پشیلە زۆر سەگە ئەچی لێ کرد وەڵا ڕاوم ناکردم بە سنووری ئەنجومەنەکەی ئەو بەرە کورە عیبە ئیتر باوات لەم ئەمبەر و ئەوبەرە بێنن تامی تیا نەما دەوەرە خاڵەگەن با تەحلیلێکی بۆ بگرم مەزانی چی بە قورعان خاتریشی دەگرم نایم کاکە ئیمانم بە تەحلیل و مەحلیل نییە باشە ئیمانە بە تەحلیلی مختبەر نییە من و ئەم زاتە شەو بەدار ئەخبارەوە خوێن بۆ نایە یەک تەحلیلی سیاسی وەکەین لەوە شار خاتر دەگرین چییە ئەتانێ پێم ڕابێرن کەس حەدی نییە بە تۆ ڕابێرە بە قوربان آخر کە ئەوە بێ ئیش دانیشتووی تو خۆزانی عیادەمانداناوە کرێ ئێن و پارەی مۆلیدە و پارەی ئاو و پارەی زەلیبە و سوالکەر و کورە جا زۆر مەسەفیدر چییە بژێری کورەوەنە گرانیە بابە کورە دەبەست بکڕوزێنەوە بۆ من نازام چەند پاستان لە خەتایە پاسی ئێمە لە خەتا بۆ تو خاڵەکیان ئێمە بە کێ تێگەیشتووی ئەی ئێوە خزمی قایم قامە تازەکەی هین نین ئۆ نە بابە هەر سەر و چاومان لێگەچێ خەڵک وازانێ خزمیە کرد بە سیلەی ڕەحم لێگەچین ئەرێ تێ نەگەیشتم بە سیلەی ڕەحم یانی چۆنی ئەرێ کورە برا بە خێچێشیش ناگەین یەکتر تۆ بۆ لەسەر ئەو شتەوە تۆ سەرێمە کردەوە بە خزمی کێ ئەم کاتتان باش چۆنن شکر باشن سیحەتان باشە قوربان ئەمە چی برادرە ڵێسی بۆ شەکرا خواردنەوە ناوەڵا بۆ شەکرا خواردن ناچمە گەر هەیە زەحمەنە بە یەک ڕقەمم بنێ یەک ڕقم بۆ تۆ وەڵا نەماوە
بۆ نەماوە بێوەسوڵن ئاوا خەڵک جوابی خەڵگەیاتەوە ئەی هەستین گۆرانی بەرزی بۆ بڵێن و بە پیرەوە نەوەڵا بەرزی بۆ مەڵێ مەڵام تۆزە ساد و سەر ببن لەگەڵمان ڕێزم لێ بگرێت چۆن سارد و سەر نەبین ئێمە چێ لەبەر تەعیب ناکەیت ئەمە جلی کوردیە جلی کوردی دەبۆ خوا ئێمە فێر نەبووین احترامی جلی کوردی بە ئێمە ناگیرێ بۆ ئەزانی چۆنە ئێستا جلی کوردی بۆ کراوە جەژنان و سەیران و مێران پێویستی پێوەڵپەڕی بۆ دایرە و شوێنی ڕسمی نەکراوە بە قوربانی چاو بەسەری تۆ جلی کوردیە بینم لەشم داهێزێ لەبەرچی ئەرێ هەر ئێمە نین هەموو دایرە ڕسمی و ناڕسمیەکان وایە خەڵک کە بە جلی کوردیەوەچی ئاوا جوابیێنەوە تەواو باوی نەماوە ئاینی مەوقیفیانەیە هەموو دایرەکان وەکو یەکوان و ئێمە بۆوانە بین دەک بەخێر نێنەوە یاخوا